شەوتان باش هاوڕێیان ئەو کاتتان باش لە هەر شوێنێکن و هەر چرکەیەک گوێ لە بەرنامە و ئەو سی چل دەقەی ئێمە ڕادەگرن. ئێمە سوپاسان دەکەین لە بۆ ئەو کاتی خۆتان بە ئێمە دەبەخشن. بەخێربێن هاوڕێیان، بەخێربێن سەرچاوی ئێمە. سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەمڕۆ یادی شەید سەردەشت عوسمانە، ئەو سیمبولەی کە پارتی بە تاق دەنێ، خوێنیش سەردەشت سنووری بۆ ئەرهاب دانا و بووە تارماییەک لە دوو ماڵی مەلا مستەفا بە تایبەتی مەسرور بارزانی وەیە. خوێنی سەردەشت گەلێک گران لەسەر ماڵی بارزانی کەوت. ڕەنگی هەزاران کەسیان تیرۆر کردبی لە 40-50کانەوە، بەڵام هیچی بەکەت خوێنی شەید سەردەشت بە پلەیەک دوای ئەو ویداد لی گەورە نەبوو. هاوڕێیان بەخێربێن سەرچاوی ئێمە. ئەوە هاوکات دوو ڕۆژی تر حوتی مانگ ساڵیادی مستەفای حەسەن گەورە، یەکێک لە مرۆڤە جوانەکانی کورد کە بەداخەوە لە 2019 لە کۆچی دوایی کرد. بەداخەوە ماڵ ئاوایی لێکردین بۆ شایەکی گەورەی بەجێهێشت. فەرموو هاوڕێیان کاک ڕەنزدەر کورتە ڤیدیۆیەکی لەسەر ژیاننامەی شەید سەردەشت عوسمان ئامادە کردیە تا هاوڕێیانش کۆ دەبنەوە. ئەو کورتە ڤیدیۆی ژیاننامەی شەید سەردەشتان بۆ باز دەکات. فەرموو. بەخێربێن دووبارە شەوەکی خۆش. ئێمە ئەوڕۆ لە یادی 12 ساڵ ڕۆژی تیرۆری کەڵەگابوونی پارتی لە شاری هەولێر 12 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی ئەمڕۆدا لە بەردەم زانکۆی سلاحەدین کۆلیژی ئاداب دوو سەیارە دێن شەید سەردەشت عوسمان دەرفێنن. دوای ئەوە تەرمەکەی لە مووسڵ دەدۆزرێتەوە. ئێمە دەینە بە بەشک لە وردەکاریانەی کەلامانە و هەندێکیش بەڕاستی بڕیارماندا هەڵبگرین لەبەرەوەی لەو چرکە ساتانەی کۆتایی کۆمەڵێک زانیاری گرنگ کات. بەخێربێن هاوڕێیان لە هەر شوێنەکەن، بەخێربێن هاوکات بە بیریشتان دێنینەوە. دوای ئەوە پەیوەندیشی تەلەفۆنیمان لەگەڵ ئەو پارێزگارە هەولێر پایتەخت باڵتەچێکەکەی پارتی ئومێد خۆشناو کە خۆتان جێلێ ڕابگرن بزان ئەوە ئەتەکەیتی کەسێکی پارێزگا نەک بەرپرسێکی ڕقەمیەکی ئیداری شار، بەڵکو کەسێکی خاوەن هەر ئەلفوبای سیاسی بزانێ ئەو زمانی گفتوگۆی دەبێتن لەگەڵ خەڵکێک کە دەیەوێت بۆ پەڕێزەوە گفتوگۆ بکات. لە بەشی دووەم باز لەو شتە دەکەین. هاوڕێیان وەک گوتم تیرۆری سیاسی دەمێکە هەیە، یعنی نازاندرێ بڵێ ئەوە سەرەتای تیرۆری پارتیە دەستی پێکردیا، بەڵام دەتوانین بڵێن تا ئێستا کۆتایی نهاتیە. تەمەنی ئەو حزبە نزیکە 80 ساڵە و تەمەنی بنەماڵەی مەسعود بارزانی کە باڵادەستن ئەو حزبە
لەوەتی هەر لە هەرەمی دەسەڵات بنەوە ئەوان بڕیاریاندایە بە هەزاران کەس تیرۆر کرایە، چەندین کۆمەڵکوژی ڕوویدایە بەلای کەم ئەوەی شێوانیەکان خاڵۆزای و خزمی خۆی بوون، کۆمەڵکوژی ئەولێریەکان، کۆمەڵکوژی سووستیەکان، ینی پێدابێ کۆمەڵک لەو تاوانانەیان کردیانی بە کۆمەڵ جگە لە زیندان و ڕهاب و ئەوانەی کە لە هەردوو دەڤەر لەگەڵ یەکتریان کردە، بەڵام پارتی ئەو کۆمەڵکوژیشی کردێکە ڕۆژگارێک دادێ لەسەر ئەو تیرۆر و کۆمەڵکوژیان نەدەدرێنە دادگا. هاوکات دەبێ بڵێن ینی سەردەشت عوسمان وەک گەنجێک یەکێک لەو گەنجانە بوو لە ساڵی 2010 زۆر بە گەرم و گوڕی هات بۆ ناو مەیدان و ئەگەر ئەوەی سەیری نووسینەکانی بکات کە بەشی زۆری لە کوردستان پۆستە و هەندێکیشی ماون، ئەم ئێستا دێمە باس بەششی ماون بڵاو نەکراونەتەوە بۆ زانیاریتان. بەشێک لە نووسینی شەی سەردەشت ئێستا لە بەردەستی ستافی کوردستان پۆستدایە چەند بابەتێکە. لەو جارەی بەرلینیشکا کەمال جەمال موختار تاکیدی کردەوەتی سێ بابەتی بەلای کەممایە لەبەرەوەی مەیلەکەی لەبەردەستیانە. بەهەرحاڵ هاوڕێیان بینەوە سەر ئەوەی سەردەشت درێژەی ئەو تیرۆرە سیاسیانەی پارتیە ڕێنگی هەمومان باسمان کردیە و ئەو 12 ساڵە و لەسەر هەموو تیرۆرە سیاسەکان کە من نامەوێت زۆر بچمە سەر ئەوەی و ئەو چیرۆکەش ناتوانم، ینی ئەوە بم هەندێک خەڵک وا باز دەکە کە ئینەمە کامیرەی چاودێری لە دویان بووە، ینی ئەوە من بڕوا ناکەم، خەبەرە دێ بۆ هەمومان دێ. من ئێستا ئەوەندێ شتم زانیاریم لە دەست بوو، خەڵکی تر پەیوەندی کردیە زیاتر جێسیقەیە بەڕاستی، ینی هەست پێ دەکەم پێویستی بە زانیاری زیاتر و هەندێک شوێن دەستنیشان کردی لە شوێ تیرۆر کرایە کویان برد، ینی پرۆسەکەی باس کرد کە ئەمە ینی نامەوێ خەبەرەکان بەس لە پێناوی بڵێن قادر نادر ئەو خەبەرەی لە کەم بوو بڵاو بتۆ تا ئێستا چەندین شت ڕوودایە دەبێ ماوەڵ بدەین بە ئەمانەتەوە شتەکان نەقل بکەین، بەڕاستی بە ئەمانەتەوە شتەکان نەقل بکەین لە بۆ خەڵک و من دیارە هەوڵ دەدرێتن مەرج نییە قسەکانی ئێمەش 100% بێتن. هاوڕێیان سەردەشت دوای ئەوەی سەرەتا دەبێەوە بڵێم ینی سەردەشت تا ئەو ڕۆژە تیرۆر کرا تا 5 مانگشەوەکەی کەس نەیدەزانی سەردەشت عوسمان ئەو مرۆڤە جوان و گەورەیە، بەڕاستی گەنجێک بوو وەک هەزاران و چەندین هەزار گەنجیت کە هەن خەڵکیکە هەن لەو کوردستان پۆستای بە نازناو دەینووسی بە ناوی سەرۆ سەردەشت سەرۆ سەردەشت بابەتی دەنووسی، هەژنۆدە بابەتی نردبوورە بۆ کوردستان پۆست، ئەوانیش نەیان دەزانی، کەس نەیدەزانی. ماڵی دەستگای پاراسن لە دوو ئەو بابەتەی بوو. من عاشقی کچەکەی بارزانیم بەوە زۆر ئستفزاز بوون، بابەتێکیان لە کوردستان نێت وەکو ئستفزاز نووسی بوو لە بۆی کە ئەو ترسنۆکە و ناوێری خۆی بە دەربێخی وایە وایە و سەردەشت قتەک لەوەی وەکو عمرەکەی تێکات نیمچە وێنەیەکی خۆی بڵاو کردەوە بەلاتەنیش بووم باشم لەبیرە کەسێک بە ناوی ئەڤین خۆی کرد بۆ ژن ێشێک لەو نووسەرە جاشانەی ئەو بوو تێیان کەتان ینی کەتە ناو ئەو گەمەیەی نیمچە خۆی کەشف کرد، بەڵام ئەوەی کەشفبوونی بەڕێی من زیاترە سەردەشتێک لەو هاوڕێیان نزیکانەی خۆی هەموو گومان هەیە. من تاکید دەکەمەوە کە گومانەکان لەوەیە خێلان بەختیار هاوڕێیەکی نزیکی خۆی بوو پێکەوە لە گۆڤارێک سێبەر بوو، گۆڤارێک سێبەریش بوو پێکەوە ئیشیان دەکرد و ئەو خێلان بەختیارە لە زۆر شوێن خۆی وەکو پەیامنێری کوردستان پۆست دەناسان لە کاتێکدا من چەند جار جێم لە ئەو برادرانەی کوردستان پۆست بۆ ئەڵێن هیچ ڕەبتی بە ئێمە نەبووە، هیچ ڕەبتی دەڕەدۆکم خەڵک معلوماتمان لێ وەردەگرن، ئێمەش خوددایان کەسێ زانیاریمان پێدەدا بەس خۆمانەوە نییە سەر لەگەڵ ئێمە ئیش دەکە خەڵکەم زانیاری دەداتێ ئیترە تشتت قێت دەکەی. خێلان بەختیار ئاگای لەو هەرانی شەید سەردەشت بوو و پێکەوەش لە بۆ کوردستان پۆستیان دەنات. ئاخر بابەتیشی لەسەر کۆسڕە ڕەسوول عەلی بوو، وەزەم 3 مانگ بوو یان 2 بووە، بابەتێکی یان لەسەر کۆسڕە ڕەسوول نووسی ڕۆژی پاشتر ڕۆژێک 2 ڕۆژ دەبوو نابوو ئیتر سەردەشت ڕفێندرا. هەر ئەو کات ینی بۆیە دەڵێم پاراستن زانیوێتی مەسەلەی و ئەڤینەی بە من
کە زۆر باز دەکرێت لە ناو گفتوگۆکان زۆر دقیق نییە لەبەر ئەوەی سەردەشت لەکن خەیلانی باسی کردێکە ئەو خاوەنی ئەو نووسین و شتانەیە هاوڕێی بوو کەتبە ناو یاریەکە ئیتر کە سەردەشت دەڕفێندرێت لە بەردەم زانکۆ ئەو خێلانەیەک سەر پەیوەندی بە کوردستان پۆست کرد تانەوە گوتەی کەمال جەمال موختار ئەمە چەند جار لەگەڵ یەکتر باسمان کردیا سەرنووسەری کوردستان پۆز یان ئەوکو خاوەن امتیاز وتبووی سەردەشیان ڕفاند چێ ڕفاندی وتی گومان دەکرێت کۆسڕە ڕەسوولبی تاوان کوردستان پۆستش تێکەت لەو ئەوەی تێکەت لەو هەرایکە بدایەت بەڕاستی هەمومان ئەوەمان کرد کە کۆسرەت لە زەمەنی ئێستا ئەو جورئەتەی نییە لە ناو شاری هەولێر بچێت خەڵک بڕفێنێ 2010 و پەیوەندی تند و تۆڵیشی لەگەر ئەوە نییە گەمەکە هەست پێ دەکرد ینی گەمەیەکی پاتێت و دەسەی تەریە ببڕی و گەنجێک بڕفێنی و قورسە بڕوا بەوەی کۆسرەت بکەی بەهەرحاڵ هەندێکە بوون لە ناو کوردستان پۆست وەک کاگنەژادی عەزیبراهیم بە ئەمانەتەوە بڵێم ناوێکی مەجهولە بڕوای وابوو کە کۆسرەت کە تووڕە دەبێ ئەو کارانە دەکات خۆ فعلەن کۆسرە کە تووڕە دەبێ زۆری شخی تند و تیژی دەکاتن بەڵام عەقڵ قبوڵی ناکرد بەهەرحاڵ هەمومان تەکیدمانەوە کردەوە کە ئەوە ڕاست نییە کۆسرەت ناتوانێت لە هەولێر ئەو جم و جۆڵانە بکات و بچی لە بەردەم مەڵبەندی یەکێتی خۆیان مەیتەکەی فڕێبدا یعنی ئەوە بێدەماغێکی زۆر گەورەی سیاسی هەر کەسێک بیکە حتا پارتیش یعنی ئەوە گومانی خستە سەر ئەوەی فعلەن پارتیە لۆ دەچی دەکەن مەڵبەندی یەکێتی فڕێ دەدا تیرۆریان کرد هاوڕێیان پێشتر چەند دەنگۆیەکەیە من وەکو گوتم بەنیاز بووم هەندێ ناو بدەم بەڕاستی ئێستا متەڕەددم ئەبێ تەدقیق بکەین بەڕاستی زیاتر سەرچاوەیە زانیاریە بۆمان دێخۆ ئەو دۆسیە زۆر هەستیارەوە پارتی چەند کەسەکی لە ناو بردیە لەوانەیە کە ئەگەیان لەو دۆسیەیان ئەوەتە زانیاری دەدەن دۆسیەژی زۆر هەستیارە لای پارتی چکو دەبتە دوکۆمنت لەسەری دوکۆمنتی شەید سەردەشت یەکێک لەوانە و بەختیار نەزەفیە مەسئولی پاراستن کردیانە قیمە تەسلیمی داعشیان کرد قاعیدا وەختی خۆی بەختیار مەسئولی پاراستن و ئەمن خەبەرم زانیە خەڵکی تریش شتی لەگەر کرا کە لە ئێستا ناتوانم قسە بکەم لە ئێستا ناتوانم قسە بکەم ئەوانەی کە ئەگەیان لە وەزعەکان بووە بەڵام سەردەشت دوو یعنی گومانەکان هەموو ئەوەیە کە بەهادین هەبوو پێشتر مەسئولی پاراستنی بەغدا بوو هاتەوە هەولێرێ خەڵکی سلێمانیە ئەو بەهادینە و برایەکەی چەند جارێک چاودێریان کرد لە ماڵ لە بۆ زانکۆ لە ماڵ لە بۆ زانکۆ ئیتر راپۆرتی خۆیاندان مەسەڵەن ناو پاراستن هاوڕێیان گروپن ئەوە نییە یەکێک بێ بەتاقتەنێم و ئیشەکان بکە زۆر منەزەمن ها بۆ زانیاریتان پاراستن و ئاسایش لە هەندێک خطوات دەبەستە شوێنێک دەبتە فشقیات خاصە لە سیناریۆ دروستکردن هەر دەبنە گاڵتە زار ئەجا گروپیت کە دەچی دوو سیارە دەیڕفێنی ئەمە دوو گروپ ناومان لایە دوو گروپ ناوم لایە ئێستا لە ئایندەیەکی نزیک چکوبێ بە دوات چوون بکەین بەڕاستی کە ڕفێنرایە ڕفاندرایە بردرایە بەڵام دەتوانم لێرە ئەوە بڵێم ئەو خەتە گشتیا زۆر گرنگە چکاڕیان من ناوەکانم لایە بەس دەبێ بە ئەمانەتەوە نەقڵکەی نووسینەوەی مێژوو باسکردنی دەبێت زۆر ئینسان دقیق بێ لە بەرامبەر دژمنەکەش توانم ئێستا کۆمەڵک لەو ناوانەی ئاسایش و پاراستنەکان بدەم بەس ئەی ئەگەر ڕاست نەبوو يعني هلو مصداقيتي خومان إنسان دبي خبره نبي هاوريان سردش كده بردري يكم شوين كده بردري تا أو شويني كا هزي زيرفانيا قلتيان لسر نزيك كاني قرجالة دبيتن دو سيارة عندك دالين سوراني دو جروبن زور بيان سورانين براسي واني برديتيان هر دو جروب لبو من هاتيا سورانين و خەڵکی هەولێریش بەشی زۆریان هەولێرین ئیبرازیش کراینە دوای ئەوەیە ئیحتیمامیان پێدرا لە نزیک فەرماندەی زێرەڤانی کەکن هەلوەی گومرک ئەوە دەڵێن عادل ئەبوشوارە بارەگای لێوێندەر بۆ لێوێندەریان ماوەکدانە دوای ئەوە بردرایتە ئاکری هاوڕێیان لە ئاکری ئەڵێن سێ شوێنی زیندانی هەیە
سێ شوێن هەیە لەوێن دەر مەسرور بارزانی وەیسی دەچن لەگەڵ یەک دوو کەسی دیکە دەی دەستنە ژۆرێ و ئیهانە و ئازاری دەدەن دەی کوژن نازانم چیان کوشتیان بەس لەوێ دەکوشێ لە ئاکرێ دەکوشێ لە ئاکرێ دەیان کوژن دوای ئەوە دەیان بەنە سێ گەنج سێ کەسی سۆرانی دەیان بن لە ئەوەیان فرێ دەدەن دەکن ئەوەی یەکێتی فڕێیان دەدەن هەر سێکیشیان خەڵکی هەولێرن یان سۆرانی هەر سێکیشیان خەڵکی هەولێر و سۆرانین وابزانم سۆرانین بەس لەسەر هەولێر بوونەکە دەقیق نیم من ناڵێم ئەوە خەبەرەکەم ئێستا وەرگرت بڕوا بکە دەهاتمە ناو ئێرە ئەو بەرنامەی تۆمارم کرد بۆیە دەبێ ئەمن بە وردی لێ ئەو بکەم ناوەکانیشم وەگرتی هەمووشم لەسەر پەڕنووسە بەڵام هەتاوەکو ئەوە دەبێت تاوان یەکێک لەو کەسانەی کە هاوڕێیان سەردەشتی ڕفاندیە ئەڵێن 35 دەفتەری دراوەتێ 35 دەفتەری دراوەتێ لە خانێکیشی لە عەدالەی پارچە زەویەک لە عەدالەی نوێ وەرگرتیە و ئەویش شتێکی لە بۆ زاواکەی لە گەڕەت شادی پێکڕیە سەردەشت شوێنەی خانووە کۆنە حکومیەکان لەوێ تیرۆر کرایە لە ئاکرێ بەڕاست لەوێ تیرۆر کرایە لەوێ تیرۆریان کردیە و مەسرور و وەیسی بارزانی دوینە میهانەیان کردێ کە جوێنیان پێدایلۆ لەسەر سی بارزانی دەنووسی چۆن تاوانەوە لە ئەو دەمی کفرەشی گەلە گەورە بوو و عەقڵی ئەو دووەش گەنج بوونا و قبوڵیان نەبوو ڕۆمی مەسعود بارزانیش بەخۆشی لەگەڵ ئەو ئیتیجاهەدا بێ گرنگ لە ئاکرێ تیرۆر کرایە دوای ئەو بردرایتە مووسڵ بە پێی ئەو زانیاری شتانەی کە درایتە من کەشف سەردەشت خوێندکارێک بوو ڕۆژی یەکە من باشم لەبیرە ئەو ڕووداوانە هەندە ڕۆژگارێکی دوور نییە کاکێ من ڕۆژنامە نووسێ من مامەن لە ماڵپەڕی ئاوێنە بەیانێکە هەستان وتی وەڵا ڕۆژنامە ئەوە خوێندکارێک لە زانکۆی سڵاحەدین کۆلیژی ئاداب ڕفێن